سڵاو بێدازان خۆشەویستان بەخێر بێن بە وانەیەکی نوێ لە بەشی سێمی کۆرسی نێتوەرک پلاس کە باسی کێبڵەکان دەکەین. وانەی ئیمڕۆمان سەبارەت بە ستاندەردەکانی وایرکردنە. کاتێک تۆ کێبڵی تویستت پێر دەکڕی لەوانەکەی ڕابردوو کە باسمان کرد. ئایا UTP دەکڕی یاخود STP دەکڕی؟ هەر کامەیان بێ. کاتێک تۆ ئەو کێبڵە دەکڕی و هەروەها کۆنێکتەری RJ45 دەکڕی لەگەڵی، کێبڵەکە لە چەندین ڕەنگی جیاواز پێک هاتووە کە 8 وایرە. باشە، ئایا ئەو ڕەنگانە تۆ بە شێوازێکی هەڕەمەکی دەیان بەستی؟ چکەگە بەم شێوازەبی بەستی کار ناکە، یاخود دەبێتەوە ستانداردێکی ڕەنگت لابێ لەسەر ئەم ستاندەردە وایرەکە ببەستی تاکو لەگەڵ هەموو ئامێرەکان کار بکە. باشە، لەم وانەیە باسی ئەو ستاندەردە دەکەین کە لەوانەیە ئیمڕۆ ئێمە باسی دەکەین بە زیاتر. جۆری جیاوازی ستاندەردی وایر بەردەستە. باسی ستریت ثرو دەکەین. باشە، و هەروەها باسی T568A دەکەین، و هەروەها ستاندەردی T568B، و هەروەها باسی کرۆسۆڤەر دەکەین لەگەڵ ڕۆڵ ئۆڤەر. با لە ئێوە تێکنەچەی لێکەمەوە دەست پێ دەکەین کە ستریت ثرو کەیبڵ چییە؟ ستریت ثرو کەیبڵ یان پاچ کەیبڵ، ئاگادار بن دوو ناوی هەیە، یەک ناوی نییە. یعنی من چ بە تۆ بڵێم پاچ کەیبڵ یاخود بە تۆ بڵێم ستریت ثرو کەیبڵ، هەردووکیان یەک شتە. بە کوردی دەکاتە کێبڵی ڕاستەوخۆ. باشە، کێبڵی ڕاستەوخۆ ینی پێشەوەی بڕۆین پێناسەکەی بخوێنینەوە بە کورتی بۆت باز بکەم، ینی کێبڵەکە کە دوو لای هەیە، لایەکی چەپ و لایەکی ڕاست کێبڵەکە، واتە ڕەنگەکانی هەردوو لە وەک یەکن، ڕاستەوخۆنە. باشە، کێبڵی ستریت ثرو جۆرێکە لە کێبڵی تۆڕ کە بۆ بەستنەوەی جۆرە جیاوازەکانی ئامێر بەکاردێ کە گوتمان کێبڵی تویست پێرمان هەیە کە لەوانەکەی ڕابردوو باسمان کرد کە 8 وایری تێدایە، بەڵام ئێستا ئێمە باسی ستاندەردی بەستینەکەی دەکەین. ئەو جۆری ستریت ثرو کە بەربڵاوترین جۆرەکە بەکاردێ بۆ بەستینەوەی ئامێرەکان، خۆی لە بە شێوازێکی ستاندەرد ئەو کێبڵە دروست کراوە بۆ ئامێرە جیاوازەکان. واتە کۆمپیوتەرێک تۆ دەبەستی بە سویجێک، کامیرەیەک دەبەستی بە سویجێک، پرێنتەرێک دەبەستی بۆ نمونە بە ڕاوتەرێک بە سویجێک، یاخود مۆبایلێکی VoIP دەبەستی بە ئامێری سویچ. کەواتە ئەو کێبڵە دروست کراوە بۆ بەستینەوەی ئامێرە جیاوازەکانی تۆڕ بە یەکتر. باشە، ئاگادار بن، من بێوەم نەوت ڕاوتەر بۆ ڕاوتەر، سویچ بۆ سویچ. باشە، ئەوە کرۆسۆڤەرە کەمێکی دیکە باسی دەکەین. ینی کێبڵی ستریت ثرو یان پاچ کەیبڵ کە گوتمەوە هەردووکیان یەک ناون، بۆ بەستینەوەی ئامێرە جیاوازەکانی تۆڕ بەکاردێ. باشە، لە کێبڵی ستریت ثرو ڕیزبەندی وایرەکان واتە ڕەنگەکانی وایرەکە لە هەردوو سەردا یەکسانە. دوو ستاندەرد بەکاردێ لە ستریت ثرو. باشە، ستانداردێک بەکاردێ پێی دەڵێن T568A کۆتاییەکەی ئەیە، ستانداردەکەی دیکە T568B. تەوان کاتێک دەڵێن ئێمە A واتە هەردوو لای ئەیە، T568A لە لایەکە و T568A لە لایەکی دیکێ. تەوانەوە ڕەنگە ئێستێمە باسی دەکەین، ڕەنگی کێبڵەکانە ستاندەردەکەیە، و T568B لە لایەکە و هەروەها T568B لە لایەکەی دیکەی کێبڵەکەیە، کەواتە دەبێ هەردووکیان هەمان ستاندەرد بن. نابێت تۆ لە لایەک B بەکاربینی و لە لایەکەی دیکەی کێبڵەکە A بەکاربینی، کێبڵەکە بە هیچ شێوازە کار ناکە، دەبێ هەردووکیان هەمان ستاندەرد بن. پرسیارێک هەیە لێرە، ئێستا ئێمە دوو ستاندەردمان هەیە کە ستریت ثرو هەیتی. باشە، کامەیان زیاتر بەکاردێ کە لەسەر ئەو ڕیزبەندی ڕەنگانە ئێمە کێبڵەکانمان وەبەستین. ئەوەی کە زیاتر بەکاردێت لە جیهانی تۆڕ و نێتوۆرک و تەکنەلۆژیا T568B. باشە، هەردووکیان یەکن، هەردووکیان هەمان کار دەکەن، هیچ کێشەیان نییە. چ تۆ T568A بۆ A بەکاربینی یاخود T568B بۆ B بەکاربیری، هەردووکیان هەمان شتن، مادەم ئێمە کێبڵەکانمان وەکوتم ڕاستەوخۆن، ستریت ثرون. بەڵام ئەو ستاندەردە کۆدەی T568B لە هەمیان زیاتر بەکاردێ، لە هەموو ئامێرەکان بەکاردێ. باشە، سەیری ئەم وێنەیەکن. ئەمە وێنەیەکە سەبارەت بە ستریت ثرو کەیبڵ یاخود پاچ کەیبڵ، سەیری ستاندەردی T568A بکەن کە گوتم دەبێ هەردووکیان هەمان ستاندەرد بن،
یعنی نابێت تۆ لێرە ئەی بی و لێرە بیبی، دەبێ هەردووکیان ئەی بن ئەگەر تۆ لەسەر ئەو ستاندەردە دەڕۆی. و هەروەها T568 بیمان هەیە کە لە کۆتاییەکەشی هەر بیە. باشە؟ کۆدی ڕەنگی T568A کە گوتمان دەبێت لە هەردوو لا ئەی بێ. باشە ئەوەی ناوڕاست RG45ەکەیە کەوانەکەی ڕابردوو باسم کرد کۆنێکتەرەکەیە کە کێبڵی تویستت پێر بەو کێبڵە بەو کۆنێکتەرە دەیبەستیەوە پێ دەڵێن RG45 کۆنێکتەرەکە عکس دەکەیەوە لە یەکەم پینەوە تاکو کۆتا پین دەڕۆی بەم شێوازە. پینی یەکەم سپی سەوزت هەیە. باشە؟ پینی دووەم سەوز، پینی سێیەم سپی پورتەقاڵی، پینی چوارەم شین، پینی پێنجەم سپی شین، یعنی تۆ بەم شێوازە کێبڵەکان ڕێک دەخەی دەبێت هەمان لیستی ڕەنگەکە بن. شەشەم پورتەقاڵی، کێبڵی هەفتەم سپی قاوەیی، کێبڵی هەشتەم قاوەیی. وەکو لە وێنەکە لە بەرامبەرتان دیارە ئەوە ستاندەردی ڕەنگی T568A کە گوتمان ئەوە بەکارنایە بیەکە بەکاردێک کە ئێستا باسی دەکەین. کاتێک تۆ ڕەنگەکان ڕێک دەخەی لە ناو دەستت کە دێکێ ناو ئەو کۆنێکتەرە پاشان لە ڕێگای کەپسکردنی ئەو کۆنێکتەرە کێبڵەکە کەبز دەبێ و دەتوانانی ئیشی پێ بکەی. پرسیارێک هەیە لێرە، ئایا دەبێ من ڕەنگەکان لەبەر بکەم ڕەنگی کێبڵەکانی ستاندەردی T568A؟ بەڵێ دەبێت لەبەری بکەیت، دەبێت زۆر باشی ئاگاداری ڕیزبەندی ڕەنگەکان بی. باشە؟ چونکە لە تاقیکردنەوە لەوانەیە پرسیارت بۆ بێتەوە سەبارەت بە ڕیزبەندی ستاندەردی ڕەنگەکانی کێبڵی تویستت پێر. باش، با ئێستا بینە سەر ئەو ستاندەردەی کە گوتمان بەربڵاوترینە زۆرترین بەکارهێنانی هەیە کاتێک تۆ کێبڵی تویستت پێر دەبەستی. ئەویش کۆدی ڕەنگی T568B. T568B وەک دەبینن لە لایەکی کێبڵەکە دەبێ هەمان ئەو ستاندەرد دەبێ و لە کۆتایی کێبڵەکەی دیکەش دەبێ هەمان ستاندەرد بێ. نابێت تۆ T568A لێرە بێ و لەو بەر بیبێ، دەبێ هەردووکیان هەمان کۆد بن. باشە، ڕەنگەکەی چۆنە؟ ڕەنگەکەی تەمان جیاوازە لە ستاندەردە کۆدەکەی ڕابردوو کە باسمان کرد. لێرە لە سپی پورتەقاڵی دەست پێ دەکەی پینی یەکەمت، پاشان پورتەقاڵی، پاشا سپی سەوز، شین، سپی شین، سەوز، سپی قاوەیی، قاوەیی. ئەوە ستاندەردی ڕەنگی کێبڵەکان بەم شێوازە دەبێت تۆ کێبڵەکان ڕێک بخەی تاکو ئامیرەکانت کێشەی نەبێ بە باشی کاری خۆیان بکەن. باشە، با ئێستا ئێمە بێنە سەر ستاندەردێکی ڕەنگی جیاواز لە کێبڵەکانی تویستت پێر، ئەویش کرۆس ئۆڤەر کەیبڵە.